بەناوی خوای بەخشندە و مێرەبان من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ سەردانی یەکێک لە پارکە تایبەتەکانی شاری هەولێرمان کردووە، پارکی خانەنشینان. لەم پارکە کۆمەڵی کەسی تێدایە کە ڕۆژانێک لە شاخەکان خزمەتی ئێمەیان کردووە و لە دام و دەستگاکان لە خزمەتی ئێمەدا بوون بۆی کار و کاروبارەکانی ئێمە بەباشی بەڕێوە بچێت. ئەمڕۆ لەنێ ئەو کەسە بە ئەزمونانم و دەمهەوێت لێیان بپرسم ئاخۆ ئەوان بیری کێیەکەن، چ کەسێک هەیە قەت لە بیریان نەکردووە و ئامۆژگاریان چییە بۆ ئێمە؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر تایبەت بە ژیانی ئەوان لیان دەپرسم و ئێوەش بینەری بەرنامەکەمان بن. مامە چ کەسێک هەیە ئەتۆ قەت لە یادی ناکەی و هەموو کات بیری دەکەی؟ برادرك بناوی قادر حەفشین ئیسماعیل بوو، ڕئیس اتحاد عمال لە هەولێرە بوو. ئەو لەبیری ناکەم و هەروەها محەممەد حازی منتیک کە لە پێش محکەمەی شەهیدیان کرد لێیاندا دایری ئەمن لێدا ئەوش لەبیری ناکەم ئەو دووە هەردووشیان وەفایان لەگەڵ لەگەڵ من هەبووە و هەروەها مەمنونی گۆڕەکەشیانم. باشە مامە چ شتێکیان لەگەر تو کرد ئەتو گەشتی ئەو تەمەنە شەر ئەوانت لەبیر نەکرد؟ بەڵێ ئەوانە وەخت خۆ چاکان لەگەرم کرد ئەمن هیچ ئیشم نەبوو لە هەفتا لە 69 چی ئیشم نەبوو. و هەروە یەشکەش هەیە ئەوی ناوی کاک مەسعودە شێخ مەسعود، ئەو شێخ مەسعودە وەرەقەشی دامەیە گوتی بڕۆ بدا محەممەد حازی محەممەد ئەمینی محەممەد حازی منتیک دەرێن دامەوی گوتی کاک سادی بڕۆ لە ئیتحاد نقابەت تعین بە لە خۆت. ئەو چاکێ لە کلمە هەمنێ ئیش نەبوو مانجێ بە 6 دیناری ئەسڵی. مامە گرینگە مرۆڤ وەفای هەبێت لە بەو برادەرەکانی هەرچەند تەمەنی ڕۆ ئەم بە نسبەتی خۆم هەم بووە و دەشم بێ هەتا دەمرم لە بۆیان ئارۆ بە 6 دیناری تعینیان کردم و لە پاشان قادری حەفشین هاتەوە لە ئیتحاد سۆڤێتی و لە رووسیا بوو دەورەیەکەوە هاتەوە و لەبەر خۆشەویستی خۆی داواتێکم کرد 18 دینارم چوو. مامە یعنی پێت وایە ئێستاکە ئەو وەفایەمایە لە بەو برادەرەتی وە برادەرەتی وەکو پێشتر مایە؟ ئێستا نەمایە وەڵڵا کەم بوو زۆر کەم بووە لەبەرەوەی عەسرەکەنی عالەمەکە هەمووی یعنی توغیان بووە بەڕاستی بدرێم یعنی فکری ئەوەی نییە بڵێن وەفای هەبیت لەبەرەوەی توغیان زانی معنەتی برای بەرز بەڕاستی بدرێم لە هەموو شتێکی هەیە ڕفاهیەت لە هەموو شت لە سەیارە لە ڕۆیشتن لە نەخواردن لە هەموو شتێکی کابرا هەندە منەتەی بە ئەوەی نییە. مامە پێت وایە دنیاکە گۆڕایە یان ئەمە خراپ بووین و مرۆڤەکان گۆڕانە؟ ئەمە خراپ بوون دنیا نەگۆڕە دنیا جارانە بەڵام ئەمە خراپ لەبەرەوەی کە تینە ناو هەموو سەڵتەنەتێکی هەموو شتێکمان ئێستا هەرچی دەتەوێت لۆ دەکرێت هەرچی لۆ دەکرێت. باشە ئامۆژگاری چێ لەو کەسانێک کە ئێستا برادەرەکان زیندووە و لەگەڵیان مایە و پێیان ناڵی وەفایان هەبێت لە بەو برادەرەکانیەوە ژیان بە برادەرەوە خۆشە؟ ئەوە یەکیان ئەو برادرەمە لە تەقریبەن لە 50 پێکەوەینە ئەو ئەمنە وەفامە پێکوار هەیە و ساڵی 1950 ئەوە لەگەر ئەو برادناوی مەزید کەریم ڕەشیدا و هەروە ئەمن و ئەوە وەکو برایان لە یەکدی وەکو برایانە هەتا ئێستا کە ئەمەوە لەگە یەکدی ئەومان قەت بە حەیاتی خۆی ئەوەمان نەبووە بینمان برێ شتێکە بین ناخۆشیەکە بیتن خۆی وەر هەلو یەکتان بێڵی. پارکی خانەنشینان ئەمڕۆ لەنێ ئەو کەسە بە ئەزمونانم و دەمهەوێت لێیان بپرسم ئاخۆ ئەوان بیری کێیەکەن، چ کەسێک هەیە قەت لە بیریان نەکردووە و ئامۆژگاریان چییە بۆ ئێمە؟ ئەوە یەکیان ئەو برادرەمە لە تەقریبەن لە 50 پێکەوەینە ئەو ئەمنە وەفامە پێکوار هەیە یعنی 63 ساڵیشی هێشتان هەست بە غەریبی دایک و باوک دەکەیت؟ بەڵێ بە زیادەوەش حەزت بە غەریبی دەکەیت. لە دایرەشە لەگەرم بوو لە بازاڕیشە لەگەرم بوو یعنی مفازە ئەمری خوای کرد زۆر بیری دەکەم. چێ بیری داخ بابی خۆی نەکە کەس هەیە ئێستا مرۆ بەرەو مادیەت دەڕوە برادەراتی دڵسۆزی ڕازگۆیی ئەوانە هەمووی بوویتە مەساڵە. بیری برادێکی زۆر دڵسۆزم دەکەم خوالی خۆش بە ئێستا نماوە ئێستاش وا حەز دەکەم یعنی بۆشایەکی گەورەی لە لای من بەجێهێشتووە. ئەوی بە دەرەجەیەک یادی بکەم هاوڕەیەکمە کە لە مودەی ساڵە گوێژێستا بەهۆی ڕووداوێکەوە جانی دەزدا بەڕاستی ینی هاوڕەیەکی زۆر نزیک خۆشەویستم. بیری چێ دەکەی؟ زۆر بیری چێ دەکەی و کەسێک هەیە بەردەوام لە یادی ناکەی و ئێستاش ئاوات بەوە دەخوازی لەگەڵەوە بیت؟ وای تەوانا من براکم بە گەنجەتی مرد عمری 17 ساڵ بوو ئەو داک و بابیشم خوشم مردیە و بە زیاتر ئەو برایە و داک و بابم
باشە ئێستا کەش قەت خۆت هێنایەتەوە ئەو واقعی کە دووبارە لەگەڵ داک و بابەت زیندوو ببنەوە لەگەڵیان بوو قەت خۆتی نایتە واقعی چۆن بوو دەزانیە مەسەرەن دەبینی هەندە وەختەیە غەریبی هەڵەسی ئیتر فکری ئەو ڕۆژان دەکەیەوە کە لە گەرد بوونە و دلت پێ خۆش دەبی هەموو لێنەوە بەرچاوت دڵم پێ خۆش دەبیتن ئێستا تۆ دەمەنت چەندە 63 یعنی 63 ساڵیشی هێشتان هەست بە غەریبی دایک و باوک دەکەیت بەێ بە زیادە ئەوش حەز بە غەریبی دەگەن تەمەە ئیتر ئێستاش نارێمە ئەوکانە زارم شتەکان بەبیرم دێت تۆ شتە خۆشەکان ڕۆژە خۆشەکان پێی سرعەت دەکەم هیچ کەس دەتوانێت جێی داک و باوک بگرێتەوە نا ینی مرۆڤ هەرچەند گەورە بێ منداڵ هەرچەند گەورە بێ هەر هەست بە نەقسی داک و باوک دەکات تا چەند لەگەڵەوە قسەی دەڵێن ئەتۆ 18 ساڵی تاوا کردی تاوا سەربەست دەبی پێویستە بە داک و باوک نامێنێ بەخۆی ئینسان دەبی احتیمال لەسەر خۆی بکەم بخۆم بە ئەولادی خۆم دەرێم بەسە وازدا احتیمال لەسەر مەکەم خۆتان بژین خەم خۆری خۆتان بن قەت نەرێ داکەم ئەو مشکلە من حەل دەکە یان با محل دەکە هەوڵ دەم خۆتان حەلکە مشکلەکان باشترە بەڵام هەز ناکی لایەنێکی ڕۆحی ینی کە دایک و باوکت نەما هەست بە نەقسەشی ڕۆحی دەکەی ئەمن زیاتر لەوان هەز بە نەقس دەکەم ئەگە ئەوان نەقسیان هەبی منداڵەکانم ئەمە زیاتر هەز بە ئازار دەکەم هەز بە نەقس دەکەم ئەکیدم نالەوەی ئەوان دەست گەنجێ دەست پێ ناکەن بە ئەم زیاتر ئەس پێ دەکەم بەسیە ناینمە سەر خۆم پێیان نارێم دائما تەژیعیان دەکەم هەوڵدان احتیمالە خۆیان بکەن نایم زەعیفن قەت گوتت زۆر بیری دایک و باوکم دەکەی چ بەو کەسانە دەڵێ کە ئێستا دایک و باوکیان لە ژیاندانە پێیان دەڵێ چ بۆ داک و باوکیان بکەن وڵی پێیان دەڵێم هەتا پێیان دەکرێت حەزەکانی داک و باوک بین نەجێی دوایە پەشیمان دەبنەوە یەک تشتت نەکردبی یەک تشتت نەکردبی یان لە قوستارێکت هەبی بەرامبەریان ئازاریان دەدا هەتا دەمرن ئەوجە ڕزایان دەکەم ڕزایان دەکەم هەست بە ئازاری داک و باوکیان بکەن خۆشیان بێ ڕێزیان بگرن ئەگەر هیچیان پێ نەگرێ فەقیر دەوڵەمەندیش دەبە فەقیر بن دەتانن بە قسە دلیان خۆشکان دەزان دلی داک و باوک خۆش دەبیتن شەنەی لە بە پارەی یعنی دایک و باوکێک جاروێ یەک قسەی خۆشی منداڵەکەی بەسە لە بۆی کە دڵی خۆش بێت لە پارەی هەموو دنیا زۆر زیاترە ئەم پارە هەم شتێک نییە بەس کە باب یان داگزانیەت و خۆش دەوێ و ڕێزی دەگری ئەو لە هەموو چی زیاترە ئەوجا ئەوەی پێتکرا لۆی دەکەی ئەوەی پێش ناکرێت زۆر تەبیعیە احتیمالە وەختەش کە بێ پێت بکرێتن ماما تەمەنێکە بەڕێ کردووە و لەو تەمەنە کۆمەڵ خەڵکت ناسیەوە وە کۆمەڵە شت بەردەوام لەگەڵی ئیشت لەگەڵیان کردووە یان لە بەردەست بوونە ئیشت پێیان کردووە جات چمەچینەیەک بێ هەر شتێک بێ زۆر بیری چ دەکەی ینی حەز دەکەی ئێستا کەش ئەو شتە لەگەڵت بێت و یان ئەو کەسەیە بەردەوام لەگەڵت لە ژیان بێت وڵی ئەو تشتانە زۆر هاتە پێشم ئەم برین بەخۆم تقریبا وەستا بووم لە دایرەی بووم تقریبا وایرمەن بووی ئەوەتە لە دایرە شەر ئیشەکە وایرمەنی بوو وایرمەنی بوو تەبیعی شاگردەکی زۆرمە بوو تقریبا پێش شاگردمە بوو دایم لە ئەوەی وچبی مەسئول قسمی کاروبایی بووم لە ئەوەی قومە زۆر کەسی خۆشەویست و ئەوە هاتەکردم زۆریان لە حیات نماینە بە دیاریکراوی ئەوانەی کە لە حیات نمانە بیری چێ دەکەی یان ئەگەر یەکێک بڵێن بە دیاریکراوی زۆر بیری دەکەی ئەوەی لە دایرەش هەر لەگەرم بوو لە بازاڕیش هەر لەگەرم بوو بەخۆی وەختی خۆی ئەو کەسانە بوو ئەوان لە کەرکوچێ لە سەر بیرە نەفتەوە دەریان کردن هاتن ئەو کەتەکنم یعنی مفازە ئەمری خوای کرد ینی پاش ئەوەی کە ڕۆی چۆ کەرکوچێ خەرچ کەرکوچێ زۆر بیری دەکەم زۆر ڕێک و پێک بوو لە ژیان نەما ئێستاکە ناوەڵە لە ژیان نەمایە هەولی ئەوەشی دەدا ڕێگای دین خۆشمی دەویست و خۆشم دەویست ئەم بڕک و چیوی نەبووم ئەویش هەولی دەدا یانی حەزی دەکرد لایەنی دینی باش بووە تا ئەنی بەردەوام یارمەتی سۆشیدا لەو مەسایلە ئەوەی هەبوو ئەو زۆر بیری دەکەمەوە زۆر باشە شتێک وای کردیە ینی ئەو کەسا لەوانەیە تەمەنێک بمردێت تقریبا چەند ساڵ دەبێ مردێت وڵی تقریبا بۆ 6-7 ساڵ 6-7 ساڵە بەڵام هەتا ئێستا هەر لە بیری تۆمە شتێکی هەبوو زۆر ینی لا جوان بوو لەو کەسەدا هەبوو وڵی ڕێک و پێک بوو دەستپاک بوو برێن فەرقی نەدەکرد نانەکمان پیا بکرد بە پێکەوە دەمان خوارد خاصن لە وەختی گرانیەکەی و ئەوەکەی برادر تا چەند تام و چێش بە ئینسان دەبەخشێ ینی هەبوونی برادێکی چاک برادری چاک وەبزانام لە برای باشترە برادری چاک برادری خراپیشەوە تووشی
نەکسەوە ئەوە دەکا. واتە دەبێ ئێمە نرخی برادەرەکانمان بزانین و بەردەوام گرنجیان پێ بدەین. والله آخر دەبی ئەتوش بەشەر مێشێ ئەوەی هەیە دەبینێ غەڵەت و ئەوەش دیارە کە غەڵەت پێ پیشان دەدات زارێک نەمزانی 2000 نەمزانی زاری سێم دەبی بزان برادری شوەیە کە ڕێگای ساکەم پێ پیشان دەدا و ڕێی باشم پێ پیشان دەدا زۆر احتیاجی خۆشەویستە. باشە ئامۆژگاری چێ لە بە و گەنجانی کە تازە لە سەرەتای تەمەن نوێشتان برادری ژیانی خۆیان دیاری نەکردێ بە تەواوی چیان پێ دەڵێ برادەرەکانیان لەسەر چ بنەمایە چاڵ بژێرن بۆی ئاوەوە کووت لە تەمەنی 6 ساڵی شەر برادەرەکانیان لەبیر نەکەن هەشتان وەفایان بۆ هەبێت. وڵی ئەوزە برادری ساک نارێم ئەوەیە چاکە برادر هەیە وڵا ئێستا ئەمن برێن لە تەمەنی مەخاسم وچی ئەمە گەنج بووین قەنەعەتت هەبی دەچووینە ماڵی برادر و لێ پێکەوە دادەنیشتن ئەوە خوشکەکەیمان کە لە زادای بدیتمان نەمان دەناسیەوە یعنی ئەوەمان نەبوو سەر برن بکەین تەماشای بکەین هەر لە بۆ ئەوەی بیناسیینەوە یان ئەوە چی بکەین دەدیت ئەو چاک خۆشێکی لە تو دەکرد والله ناتناسم چێە تو دابدی بابا فلان ینی ئەوە هەبوو ئەوەیە یعنی ئەوەی گەنجی پێشان ئەوەی هەبوو زۆر زیاتر لە ناموسی برادر و لە کەسایەتی برادر و ئەوەی بە زۆری هەبوو ئەو وەختیش هەبووە تشتی ئەوە بەس بە زۆری ئەوە ئێستا کە چ برادێک لەگەڵ مایە ینی زیاتر لە 25 ساڵە برادرت بێت والله ئەوە برادری منداڵینە لەگەڵەوەی یەک گەڕەچەند ساڵ دەبی تقریبان پێکەوەنە چەند ساڵ دەبی لە ئەوەکان یعنی هەری یەک دریمان دیتێک و هاتیمە دەرێ مندار بووینە لە منداریوە پێکەوە گەمەمان کردێ هەستێکی خۆشە کە کەسێک لەگەڵا لەو تەمەنە یعنی هەموو شتە دەزانی ئارێ وڵە زۆر خۆش ئارێ وڵە شتێک وای کردی یانیان گۆل لەو تەمەنە درێژە هەر بەیەکەوە ببینێن و لێکدانە پچڕێ نەبووینە تەحملی یەکمان کردیە زارووە بووە ئەمن غەڵەت بوویمە ئەو تەحملی منی کاتە خۆت لێ تووڕە کردیا لەی گەورەتر بووم ئاخۆم تووڕەکە لەی گەورەتر بووم بە 2 ساڵە بە 1-2 ساڵان ئەمن خۆم لێ تووڕە کردیە ئەویش تەحملی منی کردیە دەرکردیانی دەبی تەحاملکردن سوی مەماچم کردیەوە ئەوەم کردێ لە باشێم گرتەوە دیارەبی خی گەورە تەمەتان درێژکە هەلوەیەک بمێنن ئینشاءالله مامە غەربی چێ دەکەی بیری چێ زۆر دەکای چێ کەسێک هەیە قەت لە بیری ناکەی واللهی یەک لە بیر ناکرێ غەدر لە بیر ناکری غەدر هەدەبینی چکات و ئەگەر لە خۆشت نەکرێ لە برادری خۆت بکرێ دەسەڵاتی سن نەبی لە بیر ناکەی دەرێ ئەو ڕۆژێ ئەو غەدر لەوەی کرا هەلە درت دەمینی واتە هەر غەدرێکت دیتبی لە تەمەنی خۆت هەتا ئێستاش لە بیرت نەکردیا لە بیرم نەکردیە زۆر غەدر هەیە زۆر عالیبشی بە بیرم دێتەوە زگم بە خۆم دەستێتەوە وەکی بە بیرم دێتەوە کە لە برادەرەکەم کرایە لە ناسیارەکەی کرایان هەیە مەسە برادەریش نەبووە کە بە چاوی خۆم دیتم کە غەدری لێکرایە بە منە سوملی دەبتەوە لەو تەمەنە ینی غەدرەکەت بەبیر دێ لە تەمەنی زۆر لە مێژە کرابی و لە بیر نەکردی یەک لە غەدران نمونە لەو غەدرێ ئەلعان زیاتر هەیە غەدر لەو غەدرێ ئەلعان زیاتر هەیە ماری فەقیری دەخورێ فەقیر بە هاوەنتە دەژیرێ فەقیر بە هاوەنتە دەکوژرێ ئێستا پیاوێ ئەلعان ناوێرکانێ 3000 لەبەرشی نییە برام خانە نیشی لە مەعاشەکە وەگێتی هەمووی خواردیە و ڕۆیە ینی پێ ئەنگۆژۆک و چینینگۆ غەدرێکی زۆرتان لێ دەکرێت ئەگەر غەدر نەبی کارچینی مەخ پێدەی خانە نشین وەنیە کە خانە نشین بێدەسەڵاتە بێدەسەرە کابڕە خانە نشین و بێدەسەڵات ڕۆژانێک لە چ بوارێکی شت دەکرد لە چەندر مۆزەف بووێت و واللهی برام ئەمەن وەختەشی شورتەی مکەلەف بوون لە باتی عەسکەری بەرەیە 26 مانگ ئەوەی زەوە زۆر تەولیدای هەبوو وەزعەکە و هالی هات کەسێک لەگەڵت لەوێ شورتە بوو هەتا ئێستا غەربی دەکەی قەت لە بیری ناکە ینی یادگاری خۆشتان لەگەیەکەیە واللهی زۆر هەبوون یەک لەوانە وەخوای یەک برادەرت بی زۆریان هەیە برادرن و ئەمووی وەکی من فەقیر بوو ئەمە مکەلەف بووین عەسکەری بووین ئەمە شورتە نەبوون شورتەی بە پارە معنایەکە تو مکەلەف دایمەن لە نەبوونیە کەتینە جنوبیش لەوەی کە غەریبی لەوەی زیاتر هەیە دایکت نەمایە ناوەڵڵە بیری ناکەی چێ هەیە بیری داک و بابی خۆی نەکە کەس هەیە قەت ئاواتت بۆ خواستە داک و باوکت بگەڕێنەوە دووبارە لەگەڵ ژیان بکەوە واللهی ناوەڵە ناگەڕێنەوە ئەوە تاکیدی ناگەڕێنەوە بەس ئەگەر خێریان لۆ بکەین فاتحەیان لۆ بخینین ئەوەمان پێ دەکرێت ئەگەنە لۆ گەڕانەوەی ئەوانە تازە ڕۆیشتن هەستێکی کوتە بە ڕۆژێک کە دایکت لە دەستدا ینی کە دایکت هەمری خوای کرد کە ئەو ڕۆژی
پێم لە هەموو ڕۆژەشی ناخۆشتر بوو لەوەرە ئەوەی هەموو کەسێک دەبی هەموو کەسەشی دەمری هەموو کەسەشی دەزانی ئەگە بڵێم ناخۆشترین ڕۆژی تەمەنت چ ڕۆژێک بوو دەتوانین بڵێ ئەو ڕۆژە بوو واللهی ناخۆشنی تەمەنم ئەو ڕۆژی بوو کوڕەکەمە بوو کە کوڕەکەم شەهید بوو ئەرێ وڵات تەمەنی ئەنی لە هەینەوە ئەمن دارم لەسەر بەردیدانە نایە کار لە کاسبی ڕێک کوردەواری خۆمان دەڵێت چۆکشکە ئەرێ وڵی لە هەینەوە ئەمن بخۆم ناناوە بوومەوە پیاوەش دەزانی لە هەینەوە هەتا ئەندان لەسەر بەردیدانە ئی کاسبی نەکردی دەربی کوڕەکەت دەکەی قابلە غەریبینەکەی کەس هەیە ئەتوو برادەرێکی خۆشەویست دەڕوە غەریبینەکەی لە بیری ناکەی دێگەت زەرگ بی وەنیا ئەمانە کاچی منەوە ئینشەڵا خوای گەورە لە ڕۆژی قیامەت لە بەهەشتی پان و بەرینی خۆی هەمومان بەیەکەوە لەوێ کۆ دەکاتەوە تۆ بە کوڕەکەت شاد دەبیتەوە تۆش بە دایک و باوکە شاد دەبیتەوە ئینشەڵا بێگومان ئینشەڵا خوای گەورە هیدایەتی خراپان دەدات و یعنی دەڵێ ئەگە خوای گەورە هیدایەتی نەدا چی لێکە خوا لێ قەمانیکەن و خوار خۆی دەفەن تۆ غەریبی چێ دەکەی والله کوڕە غەریبی چ دەکەم وڵا غەریبی هەزار برادەر و دۆستم هەبوو مشتاقانمان هەموو مردن ڕۆیشتن خوا عافیاتکە دۆستی وام هەبوو ڕحمان لێک چاو نەبوو باشە مامە ئەتو دەڵی کۆمەڵی دۆستم مردوانە باشە لێرەوە حەز دەکەی لەو تەلەڤیزیۆنە بە خەڵکی بڵێ مردن ڕێگای هەمومانە با کەس خۆی لێلانەدات وڵا کەس مزێنیت بێمە یەک کەس قوتار نابی لە بن لە مردن هەمووی دەبی بستە بارەگای خۆی ئەو لەوێن دەرە قوڕمان بەسەری زولممان کردی حەقی خۆ خوالی ماوەرەگرتەوە زولمان نەکردی خوا ئەقە چاکمان دەداتێ باشە پێویست ئەو تەمەنەی هەمانە کوو بەڕێکەی مادەم هەر دەمرین پێویستە بە شێوازێک بژین وەکو ئەگە پێمان بکە ئامۆزا پێمان بکرێ ئەگە چاکەشم پێ نەکەی بە خراپەکەی نەکەم وەنیە خۆ پێم دەکەی خراپەکەی نەکەم لۆ لە زمانە من عالم تووشی هیلاکەت کەم تووشی خراپی کەم ئەگە لە فەرزێدا دەسەرات چون لە ڕشە خۆم دەبێت کەم لێت بیتەوە ئەگە بەزانم زۆرم لێ دەکەی هەرەوە دەم پێ دەکەی هەتا لە ژیانی با زوڵم نەکەین با غەدر نەکەین با بە شێوەیەک نەژین کە پێماوە بقەت نەمرین مەتیەکدی بگرین با یەکدی مالەکەین گەورەبی با بەسکە منداریش خۆمان باشاشی جیان نەدەین ئەدیچی خوارەوەی خوا ئەمەی لەو بەراو نسی بە تەی ڕزگا لە دەوێ عەزای هینا دەرێ لۆ شکرانی خوای لەسەر نەکەین لۆ شکرانی خوای لۆ پێگنین لۆ یەکدی نەگرین لۆ ئەو کوردستانی خۆشی بەخێو نەکەین پارکی خانە نیشینان ئەمڕۆ لەنێ ئەو کەسە بە ئەزمونانم و دەمهەوێ لێیان بپرسم ئاخۆ ئەوان بیری کێەکەن چ کەسێکەیە قەت لە بیریان نەکردووە و ئامۆژگاریان چییە بۆ ئێمە ئەوە یەکیان ئەو برادرەمە لە تقریبان لە 50 پێکەوەینا ئەو ئەمنەوە وەفامە پێکوار هەیە یعنی 63 ساڵیشی هێشتان هەست بە غەریبی دایک و باوک دەکەیت بەڵێ بە زیادەوەش حەز بە غەریبی دەکەم لە دایرش هەر لە گەرم بوو لە بازاڕش هەر لە گەرم بوو یعنی مفازە ئەمری خوای کرد زۆر بیری دەکەم چێ بیری داق بابی خۆی نەکە کەس هەیە ئێستا مرۆ بەرەو مادیەت دەڕوە برادەراتی دڵسۆزی ڕازگۆیی ئەوانە هەمووی بوویتە مەساڵە بیری برادێکی زۆر دڵسۆزم دەکەم خوا لێی خۆش بێ ئێستا نماوە ئێستاش وا هەز دەکەم یعنی بۆشایەکی گەورەی لە لای من بەجێ هێشتووە ئەوی بە دەرەجەیەک یادی بکەم هاوڕەیەکمە کە لە مودەی ساڵێک گوێژێستا بەهۆی ڕووداوێکەوە جانی دەستدا بەڕاستی ینی هاوڕەیەکی زۆر زۆر نزیک خۆشەویست مامەجان بیری چێ دەکەی زۆر غەربی چێ دەکەی یادی چێ دەکەی بەردەوام هەر کەسێکی لە وەختێکی کە لە نزمیدا بوو ئەگەر لە فەقیری بوو ئەگەر زلمی لێ بکرێ زگم بەوەی دەسوتێ ئەگەر ناهیچیت کە لە گۆڕێنی لە کەسم خۆش دەوێت نەکە ڕشم لە خەرک دەبتەوە بەس ڕکم لەو کەسی دەبیتەوە کە زلمی لێ دەکرێت واتە دەڵتانین بڵێن ڕکت لە زاڵمی دەبتەوە ئەوەی کە زوڵم دەکاوانە ینی زگت بە مەزلومی دەسوتێ باشە زۆری دیتیە زوڵم لە خەڵکی بکرێت زەرگت پێژانی کردیە ئەدیکو ئەری وەڵڵا نانم پێ نەخورا ئەدیکو باشە چ بەوانە دەڵێوانەی کە زوڵم دەکەن وەڵڵاهی خوا بەخۆی دەزانی خوای دەکەی چیان پێ تەرازوو دەکێشاقەکەی لۆ وەردەگرتەوە ناڕوا و حەقا ئەمین بە ئەو حەقە ناڕوە خوا لۆی وەردەگری
لەسەر دنیاش نەبی لە قیامەت خۆی گەورە تۆڵێ لێ لێی وەردەگری چ لەسەر دنیابی چ لە بن دنیابی مامە ئەتۆ مەشی عەدلە ئەو بێگومان مامە تۆ غەربی چێ دەکەی یعنی دایک با برا کوڕ غەریبی چێ بکەم نازانم لە چوە یعنی چ کەسێک هەیە زۆرت خۆش دەوێت و ئێستا لە ژیان نەمایە چێت زۆر خۆش دەویست مرد ئەوەی مرد خۆ عافووی کە هەموو جارێ فاتیحیان لۆ دەخینم دەرێ خوا عافویان کەی لۆ جەماعی فاتیحاکە دەخینی ئارێ وەڵڵا لۆ لە بەرەوی غەریب بکەم کە ئەو مردی ئەمنیش دەمرم کە ئەو مردیە ئەمنیش شوی دەمرم ئەوە حەقی خوایە خوا داینایە دەبی بمرین ئەوتە ڕێگای هەمومانە کەس با خۆی لێلانەدا وەڵڵا وایە یعنی ئەتۆ بەس بە دوعاکان غەربیان دەکەی بەس بە دوعاکانت یادیان دەکەیەوە ئارێ وەڵڵا ئارێ وەڵڵا ئیشەڵڵا هەموو فەرزان هەموو نوێژان دوعای لۆ ئومەتی محەممەد فاتیحە لۆ ئومەتی محەممەد دەخینم مامە گیان شتێکی لە ژیانت قەت لە بیری ناکەی و هەموو کات بیری دەکەی یعنی چ ئینسانە چ ئینسانەکە چ ئیشەکە کە پێشتر کاسبێکت کردوی یعنی بەردەوام بیری و کاسبی بکەی شتێکی قەت لە بیری ناکەی وڵی ئینسان ئەو شتەی لەبیر ناکە کە دەیکا زەمیری پێمڕتا هەبێ ئەو شتەی دەکا کە دەی پەشیمان نەبتەوە لەو شتانە بیر دەکاتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان ئازاری کەسی نەدابی شەیە بە ئیسراحەت نووسوی خەمی لێ نەخوافکە لێ نەکاتەوە زوڵمی نەکردوی و غەدەی نەکردوی تا ئەگەر مسلمانێک یان کەسێک زوڵمی نەکرد بێت بێگومان ویژدانی ئاسوودە دەبێت وانە باشە چ شتێکی تۆ ینی چ کەسێکی بیری دەکەی بیرواتە لە ژیان لە کایشی ژیان لەگەڵت بوو ئێستا نەمایە یان ئێستا کەش لە ژیانە بەڵام وڵاتەکەی لێرە نیە شارەکەی لێرەنێت شتێکی زۆر بیری دەکەیت یەک لەوە برادر دەبینە و برادرە لەگەر ئینسیزامت کردیە لەگە نەفسێتت گونجایە مرۆڤەکە ڕاستە ڕاستگۆیە ئەوە هەموو دەمێ لە خەیاڵتە ئەگەر لێت دوورکەویتەوە خەیاڵی یەکەی لەبەرەوەی ڕۆژێک لە ڕۆژان لێک عادز نەبووینە خۆشەویستی لە بینیان هەبووە باشە پێت وایە برادەرەکانی ئێستا کەش ئەو خۆشەویستیان لە بینی هەیەیان برادری ئێستا گۆڕایە زروف گۆڕایە کەسەکان گۆڕای پێ دوای چێ گۆڕایە ئەن لەبەر ئێستا دەدینی برادری ئێستا کە کەمترین وەفایان لە بۆ یەکەیە لەبەر ئەوەی لەبەر یەک شتە ئەویش هەمووی بەرژەوەندی مادەیە ئێستا مرۆ بەرەو مادیەت دەڕوە برادەراتی دڵسۆزی ڕازگۆیی ئەوانە هەمووی بوویتە مەساڵحی چ بەرادەراتی مادێ و مەساڵحی دیێ ئەو شتانەیە لەبەر هەندێش تەمەشا دەکەین ئەو مەساڵحە کە زاڵ بووە بەسەر خۆشەویستی و دڵسۆزی و ڕازگۆیی وەفا کەم بووە باشە دایک و باوکت مایە تۆ ناخێر نەماینە بیریان ناکەی ئەوە شتەچی زۆر سروشتە ئینسان هەموو دەم بیری دایک و باوک دەکاتەوە لە هەموو دەم هەموو وەخت هیچ کات لەو تەمەنە سووتیەوە خەیاڵی منداڵی کە لەگەڵ دایک و باوکت بی ئەوە شتەچی ئەتیادیە ئینسان هەر بە بیرەوەری دەژیتن زۆر جاران بیر دەکەیەوە ژیانی منداڵیت زۆر جار ئەلێرە داشتینە باسی منداڵی ماکرێت تەمەدی 3 ساڵی و 4 ساڵی لەبەر ئەو جەماتێکە لێرە داشتن هەردەچیان برادەری منداڵینە باشە ئامۆژگاری چێ بۆ ئەو گەنجانێکی ئێستا دایک و باوکیان مایە چیان پێ دەڵی چۆن بن لەگەڵ دایک و باوکیان ئەمن ئامۆژگاریم ئەوەیە بە جۆرەی ئەو ئاەتێکە دەرێتن لەگە داک و بابت باش بن وشەی ئۆف بەکارمەنێ لەگەریان چونکە هەر داک و بابە یعنی کە بوویتە سەبیبی بوونیت و جیلیت و خوا داوە لێ دەکا کە هەموو دەمێت لە گەریان باشبی بە باشترین شێوە لە گەریان معامەرە بکەیت مامە بیری چێ دەکەیت چ کەسێک هەیە ئێستا زۆر بیری دەکەی وڵی ناوە بیری برادرێکی زۆر درسۆزم دەکەم خوا لێ خۆش بە ئێستا نماوە ناوی محەممەد زەواد بوو دەستی نووسینی شعری شتواشی هەبوو بەڵام دائیمان پێکەوە بووین لە ناکاو وەچی بلێ بای ئەجەل هات پەڕەکانی هەڵگەڕاند و ئەمری خوای کرد تووشی نەخۆشێکی کت و پڕ بوو ئێستاش وا هەز دەکەم یعنی بۆشایەکی گەورەی لە لای من بەجێهێشتووە مامە شتێک هەبوو تۆ ئەوەنە بیری بکەی وە تەنانەت بۆشایی لە ژیانە دروستکە ئەم کابرایە ینی چی سیفاتێکی زۆر جوانی و زۆر بەدڵی تۆ بوو ئەو لە ناخی من دەگەیشت ئەمش لە ناخی وی دەگەیشتم یعنی لە ناخی یەکدری دەگەیشتین بەڕاستی معاناتیمان هەردوو تەقریبا وەکو یەک بوو ئەویش لەگەر ئەوەی کە شاعیر بوو هەستەکی زۆر ناسشی هەبوو زاروبار هەستی خۆی لە بۆ مندا دەریبڕی و پێکەوە ژیانمان یعنی برادەراتیمان پێکەوە بوو شەو ڕۆژ پێکەوە بوون
ئەوزا لە ناکاو ئەو کابرا تووشی نەخۆشی بۆ ینی تووشی فراغەکی گەورەی کردم. باشانی برادر گرینگە لە ژیان پێویستە مرۆڤ برادێک هەبێ فعلەن لێک تێ بگەن و مەعاناتیان وەکو یەک بێت. بەڵێ وەڵا مەسەلەکی عربی هەیە دەلێ ئەخاکە کە ئەن ئەخەن لەهوو یعنی دەلێ برایەک کە ئەنەوە یەکێک برای نەبی یان لە داک و بابت نەبی برایەک لە داک و بابت نەبی کە ئینسان زۆر برادەر هەیە لە داک و بابی نەبووە بەڵام لە برای خۆشەویسترە لەکنی. یعنی باشە قەت ئەو برادرت لە بیر کردیە یانی قەت لە بیری دەکەی یان شتێکی ئەو کەسەت مایە لەکەم بە یادگاری. وڵای یادگاری زۆرە لە لای من هەم یعنی شتی دە لای منە هەمیش وێنەکانی یعنی دائیمەن ئەوانە دەدوێنین لەگەرم بەڵام هەروەها یادگاریەکانیشیکەوە ئەو ڕۆژانەی مام پێکەوە ڕابواردیە بەتاڵی و بە شیرینی ئەوانش هەر لە یادمە و لە بیرین ناچێتەوە ئینشاءالله. چ بەو دوو گەنجەی دەڵێ کە هێشتان تازە لە سەرەتای تەمەنیان و برادری یەکترن پێیان دەڵی چی پێویستە قەدری برادەرەکانیان بزانن بەر لەوەی لەدەستیدەن؟ واللهی نالێم برادەر دەبی ئەوە زاری یعنی لە یەک بگەن یعنی لە ناخی یەک بگەن. باشە پێویستە ئێمە برادەرەکانمان لەسەر چ ئاستە چاڵ بژێن ئایا لەسەر ئاستی ئەوەی بزان چەند برادەرەکەمان باری دارایی بەرزایان لەسەر چ ئاستەش پێویستە برادەرەکان دیاریکەن لەوەی وەکوێەوە قەت برادەرەکانمان لەبیر نەکەین؟ واللهی ئەوە شتی یعنی برەی مادی و یان ئەوانە شتی معنەوی مثلەن ڕەوشتی باش و ئەخلاقی باش ئاین ئینسانێکی موسڵمان بی ئەوە لەکنەمە پەیرەوە یعنی لە بۆ هەڵبژاردننی برادەر. پارکی خانە نیشینان ئەمڕۆ لە نێو ئەو کەسە بە ئەزمونانم و دەمهەوێ لەیان بپرسم ئاخۆ ئەوان بیری کێەکەن چ کەسێکەیە قەت لە بیریان نەکردووە و ئامۆژگاریان چییە بۆ ئێمە؟ ئەوە یەکیان ئەو برادرەمە لە تقریبان لە 50 پێکەوەینا ئەو ئەمن و وەفامە پێکوار هەیە یعنی 63 ساڵیشی هێشتان هەست بە غەریبی دایک و باوک دەکەیت؟ بەڵێ بە زیادەوەش حەزم بە غەریبی دەکەم. لە دایرش هەر لەگەرم بوو لە بازاڕش هەر لەگەرم بوو یعنی مفازە ئەمری خوای کرد زۆر بیری دەکەم. چێ بیری داک و بابی خۆی نەکە کەس هەیە ئێستا مرۆ بەرەو مادیەت دەڕوە برادەراتی دڵسۆزی ڕازگۆیی ئەوانە هەمووی بوویتە مەسادە. بیری برادێکی زۆر دڵسۆزم دەکەم خوا لێی خۆش بێ ئێستا نماوە ئێستاش وا حەز دەکەم یعنی بۆشایەکی گەورەی لە لای من بەجێهێشتووە. ئەوی بە دەرەجەیەک یادی بکەم هاوڕەیەکمە کە لە مودەی ساڵە کوێژێستا بەهۆی ڕووداوێکەوە جانی دەستدا بەڕاستی ینی هاوڕەیەکی زۆر زۆر نزیک خۆشەویست. تۆکو گەنجێک تازە لە سەرەتای تەمەنتی و ماشەڵا قۆزیشی بیری چێ دەکەی لەو تەمەنەیە و یادی دەکەی بەردەوام؟ ئەوی بە دەرەجەیەک یادی بکەم هاوڕەیەکمە کە لە مودەی ساڵە کوێژێستا بەهۆی ڕووداوێکەوە جانی دەستدا بەڕاستی ینی هاوڕەیەکی زۆر زۆر نزیک خۆشەویستم بوو ینی بۆ کارێک بلەوەی کە ببێتە پەڵەکی ڕاست لەسەر دڵم ینی وا بکەم کە بەردەوام بیری بکەم. باشە شتێکی و هاوڕێ وای کردووە جیاواز بێت لە هاوڕێکانی تر ئایا لە دەستتدا بۆیە بیریەکە یان ئەو کاتانەی کە زیندوش بوو بەردەوام لەگەڵ یەکدابوون؟ بێگومان مرۆڤ خۆی یانی سروشتی خۆی کاتێکە شتێکی لە بەردەستدایە قەدری نازانین بەس کاتێکە ئەو شتە دەست دەدات سنجی ئەو شتە زانین لە ژیانی ینی ئەو هاوڕەیەکە هاوڕەیەک بوو ینی جیاواز بە هاوڕێکان جیاوازەکەشی ئەوە بوو کەسێک بیانی کەسێکی ڕازگۆ دڵساو ینی بەڵێن یانی بەڵێنەکانی دەهینازێ بەڕاستی یانی کەسێکی زۆر نزیک بووە من. باشە چی بۆ کەسانە دەڵێ کە ئێستا دوو هاوڕێن و بەردەوام بەیەکەوەن هێشتا هاوڕێکی لەدەست نەداوە حەزەکەی لێرەوە چیان پێ بڵێ؟ وەڵی ینی ئەروەکو تازش ئاماژەم پێدا کە مرۆڤ کە تاوەکو شتێکی هەیە لەدەست نێداوە یان قەدری نازانێ یعنی زۆر بەمان شتێکمان هەیە جا هاوڕێ بێر شتێک شتەکە مادی بیان ڕۆحی بی یان مرۆڤی هەر شتێک بیتن ینی پێش ئەوەی لە دەستی بدەین پێویستە ڕێزی بگرین پێویستە سنگەکی لەدانین پێویست ناکە ینی کاتێک کە دەستماندا ئەو کات شین و ڕۆڕۆی بێ بکەین. ئامۆژگاریان دەکەی بۆی لە هاوڕێتەکەیان پتەوترکن و تا یەکتریان لە دەست نەداوە
با زیاتر لەگە یەک تەبابن بێگومان ینی زیاتر ینی ئەوە دەکەمەوە احتمالە ئەوەی بکەنەوە کە زیاتر پەرە بە هاوڕێتیکیان بدەن ڕاستگۆ بن لەگە یەکتر ئەوە سەروی هەموو شتێک ینی هیچ شتێک نێتە سەروی هاوڕێتیکیان ینی ئاوڕێتیان لە ئاستێکدا بێت شتیتر نەتوانین بگەوتە سەروی ئەو ئاستا باشە لە دوای لە دەستدانی و هاوڕێت تۆ هەستت بەچی کرد شتێک لە تۆ نەقز بووە دوای لە دەستدانی و هاوڕێت ینی بەڕاستی ینی هەمومان کاتێککە هاوڕەیەک یان کەسێک نێزیکمان دەستین بێگومان بۆ شای لە ژیانمان دروست دەکە ئەو بۆ شایش ینی هەموو کەسێک ناتوانێت بۆ شایە پڕ بکاتەوە ئێستا بۆ نمونە ینی کەسێک تۆ کاتی کەسێک دەستدەی کەسێکتر ناتوانێت ئەو شوێنە پڕ بکاتەوە بێگومان لە ژیانی هەمومان فراغێک دروست دەبێت جا ئەو فراغە بێگومان کەستر نییە پڕی بکاتەوە بۆیە بەردەوام لە دڵت ینی تویش خەمۆکیێک دەبی کاتێک زارزەر کە بەبیری دێتەوە توش خەمۆکی دەکات ئەمە هیوامان وایە خی گەورە و هاوڕێتی بە بەهشت شاد کردبێ و خی گەورە لە تەواوی گوناحەکانی خۆش بێت ئینشەڵا هاوڕەیەکی وەکو ئەو دووبارە بۆ دروست دەبێتەوە بێ هیوامە بە هەوڵ بدا بێگومان ئەو باش بوو وە کەسی باشیش زۆرن زۆر بێگومان وەیە بێگومان دەست خۆش سپاس چ شتێک هەیە کە تۆ زۆر بیری دەکەی یان چ کەسێک هەیە کە قەت لە بیری ناکەی برادەرە لە بیر ناکەم چکو زۆر سوودی هەبوو لە بوو زۆر چێ بۆ برادرت چی شە بوو کاسب کار بوو لەو گومرگەی دەڵالی میوەجاتی بوو میوەجاتی سەبزە و میوەجات ئەوای هەموو دەمەک باشە شتێکیە بۆ مامە ئەو برادرت کە قەت لە بیری ناکەی گەشتی ئەو تەمەنە هێشتا ئەوت لە بیر نەکردیا لەبەر چ لە بیرت نەکردیا وەڵی زۆر سیفاتێکی جوانێ بوو سوودی هەبوو لە بۆ دوای زۆر متەمانەی بە من دەکرد ئەمە کە ئیشمان دەکرد پێکەوە هاوینان ئەمن دەچوم لە کنیان ئیشم دەکرد زۆر متەمانەی بە من هەبوو ئەو کاتی دەچوین لە بازاری دەکەم بە قاڵەکان سەبزە فرۆشەکان بە خۆمان پارەماغڕ دەکردەوە ئەو برادەرە ئەو مەحەلە و جێگایە فرۆشتنی هەمووی تەسمیلی منی کردبوو بەبێ حسێب بەبێ ئەوە لەگەڵم هەفتۆشتی بکە ئەمن ئەوە هیچ لەبییر ناکەم دوایە ڕۆژێ 2000 سبەینان و نیورانان ناخواردنمان ئی نیورانان دەبایە بچینە مالیان یەک ماڵ بووین یەک ماڵ ئەسەش لە مالێ بەداخەوە کە تێ نەخۆشە لێرەوە داوا لە خەڵکی ناکەی دوعای لۆ بکەن بەرێ وەڵڵا بەخۆشی گەڕایتەوە زۆر ئینسانێکی باشە دوعاشی لۆ دەکرێ خێرە و مەندیشە ئینسانێکی زۆر بەدڵ بوو ئینشەڵا خی گەورە شیفای دەن ئینشەڵا خی گەورە شیفای عاجلی بۆ دەنێرت و تۆ شەر تەندروستی ساغ و سەلامەت دەبێت خۆشەویستانم ئەوەی گوێبیستی بووم پەیامی بەشێکی دەتوانین بڵێین کۆمەڵی کەسی بە ئەزمون بوو ئەوان کۆمەڵی ئەزمموی ژیانیان تاقی کردبەوە و بەشێکی زۆریان بیری هاوڕێکانیان دەکرد و لە بەشێک لەوانم پرسی کە پێشەوەی مقابلەیان کەم وتیان وڵی گومانمان لەوە نییە هەر هەمومان گەشتوینێتە ئەو تەمەنە هێشتان بیری دایک و باوکمان دەکەینەوە دایک و باوک یەکێکە لەو کەسانەی کە لە ژیان قەت لە بیر ناکرێت و ئێستاش ئاوات بەوە دەخوازین ببینەوە بە منداڵ و بچینەوە خزمەت دایک و باوکمان بەڵام ئەوەی جێگای باسە زۆرترینیان ئاماژەیان بەوە دەکرد بەڕاستی ئەمە بیری هاوڕێکانمان دەکەین هاوڕێی بەوەفال لە ژیان دووجا ژیانت بۆ دروست دەکات واتە ئەو کاتێکە لەگەڵوی یعنی هەست بە ژیانێکی جیاواز دەکەی لەوەی کە ئێستا لێت دابڕایە و وتیان هەتا زیندون هاوڕێکان نرخی یەکتر بزانن چونکە بەڕاستی کە هاوڕێکت لە دەست دەدەی اینجا هەست بەو فراغە دەکەی کە لە ژیانە دروست دەبێت خۆشەویستانم پەیامی ئەم جارم پێشکەشکردن بەو هیوایی ببێتە جێگای ڕەزامەندیەوەی خۆشەویست تا ئەڵلقەیەکتر و بەرنامەیەکتری پەیامی تۆ سڵاو ڕێزی عیمرانی پێشکەشکار و یونس عەبدوڵڵای کامێرەمانتان لێبێ تا ئەڵلقەیەکتر بێوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ